لەوانەیە ڕۆژی 100 تەن لە تەقتەق و هەنزیر دەچێت بۆ شارەکان هەتا بۆ خواروی عێراق هەتا بۆ شارەکانی هەولێر و سلێمانی و بۆ هەموو شارەکان زۆربەی خەڵک دێمە عەمەلێکە ئەڵێ هەنزیر بەچەندە ئەڵێم بە 1500 ئەڕوا سڵاوتان لەبێ ئەم کاتان باش لە چوارەمی فیستیڤاڵی هەنزیر لە تەقتەقین لێرە بەرەمێکی زۆری هەنزیر هەیە و زووتیاران دەدوێنین بزانین بەرامەکانیان چۆنە و چەندە و چ زۆرەکە سڵاوتان لەبێ ئەم کاتت باش لاو لە خۆتش بەڕێز بەخێر بێ سەرچاو بەرەمی هەنزیری تەقتەق بەناوبانگە بەرامەکەتان چ زۆرەکە بەرەمی هەنزیری تەقتەق زیاتر هەنزیری زەردە هەنزیری ڕەشش هەیە بە ڕێژێکی کەمتر ڕەش و زەرد کامیان زۆرترە و خواستی زیاتر لەسەرە واللهی وەکو خواست زەردەکەش خواستی زۆر لەسەرە و ڕەشەکەش خواستی زۆر لەسەرە بەڵام زیاتر زەردەکە ناو ئێمە زۆرترە لە تەقتەق تقریبا 170 بۆ 80 زەردە ساڵانە بەرهەمتان چەندەیە وەک زووتیار والله لەخوای گەورە بە زیاد بێت لەوانەیە ساڵانە ئەگەر بە دەقیقی نازانم بەڵام پێت بڵێم لەوانەیە ڕۆژی 100 تەن لە تەقتەق و هەنزیر دەچێت بۆ شارەکان هەتا بۆ خواروی عێراق هەتا بۆ شارەکانی هەولێر و سلێمانی و بۆ هەموو شارەکان زۆر باشە ئێوە خۆتان بەرهەمەکەتان لە فیستیڤاڵێکی ئاوا دەتوان ساختکەنەوە یان بە بەردەوام بە بازار دەکەن بۆ ناوچەکان واللهی ئەمە زیاتر بۆ ناساندنە بۆی خەڵک بەرهەمی تەقتەق بناسێدەنا بۆ مەسلەی ساکردنەوە زیاتر لە شارەکان ساکە بێتەوە بەس مەسلەی ئەم فیستیڤاڵە بۆ ناساندنی بەرهەمەکانمانە ساڵانە عرضیەکەین لێرە بۆی چەندە لێرە هەنزیر ئێستا من ئێستا هەنزیری زەرد چیلۆی بە 1500 دەدەم هەنزیری ڕەشی چیلۆی بە 2000 دەدەم لە دەرەوە چەندە لە بازاردا لە بازاڕیش تقریبا 1000 بە 1500 لە عەلوەکە ئەگە بیفرۆشین بە جوملە بیفرۆشین بەوەندەیە هەوڵتان داوەوە لەم فیستیڤاڵەدا هاوکاری خەڵک بکەن و نرخەکەی ئەرزانترکەن واللهی نرخەکەی پێم وایە گونجاوە ینی 1500 دینار بۆ چیلۆی هەنزیر گران نییە بەڵام من لێرەوە یەک داواکاریم هەیە ئیشاڵا و داواکاری بگاتە شوێنی خۆی ئێمە تقریبا نزیک ساڵێکە تەقتەق بووە بە قەزا بەڵام لە ڕووی گەشتیاریەوە زۆر ماشەڵا پارک و شوێنی گەشتیاری زۆرتەیە بەد لە ڕووی ڕێگاوبانەوە وەکو دێک هیچ ڕێگایەکمانی ینی بڕواکە ڕێگایەکمان هەیە پانیەکەی 4 مەترە دوو سایت بێ سایدی 2 مەترە ینی ئاوێنە بە ئاوێنە دەکەوێت ئەوەندە ڕێگەکەمان خراپە ناو تەقتەق ڕێگاوبانمان زۆر خراپە داوا لە ینی پەیوەنددارەکەم داوا لە سەرۆکی حکوومەتەکەم چاوێک چۆن ئێرێ کردە قەزا ئەوەش هاوڕێشی لێ بداتەوە مەسەلەی ڕێگاوبان زۆر زەرورە بۆ تەقتەق بەڕاستی لە ڕووی گەشتیاریەوە زۆر بەقوتە بەڵام ڕێگامان سفرە سەرچاوی پێشکەوتنی هەموو شوێنێکی گەشتیاری پێم وایە ڕێگاوبانە تۆ ئەگەر حتا شوێنەکەت خۆش بێ لە ڕووی گەشتیاری و ئەگەر ڕێگاوبانت نەبێ معنا خەڵک ئاستەنگی بۆ دروستە بێ خەڵک نایە یانی ئێستا ئاستەنگتان بۆ دروستوە هەم وەک زووتیار و هەم وەک گەشتیاریش بە تاکید بڕواکە ڕۆژانە لە ناو تەقتەق ینی بە ڕۆژانی احتیادی دەبێ بە نیو سەعات بە چارێک لەو ڕێگانە بۆستی تاکسایدە زۆر قەبزە ڕێگای کوێ تەقتەق ماشەڵە هەر زۆر وێرانە ینی بڕواکە هەفتەنی ڕۆژنی حادیسە ڕوونەدا زۆر باشە بۆ وەک فیستیڤاڵەکەی ئەوە لەم ماوەی ئەم فیستیڤاڵەدا بەرەم چەند ساغ دەکەن و چەند دەفرۆشن واللهی زیاتر لێرە ناساندنە زیاتر لێرە فرۆشیشی وانە لەوانەیە بۆ 100 کیلۆ 150 کیلۆ 75 کیلۆ ینی زیاتر بۆس بۆ ناساندنە باردۆخەکە کاریگەریە بە تاکید قەیرانی داراییە خەڵک بەڕاستی 3 مانگە معاشی وەرنەگرتووە ئەم ساڵ سۆریش پێوە دیارە ئێستا پار ساڵ من خۆم لێرە بەشداریم کرد ماشەڵا زۆر قەڵەباڵکردم ئەم ساڵ سۆریشی زۆری پێوە دیارە زۆربەی خەڵک دێمە عەمەلێکە ئەڵێ هەنزیر بەچەندە ئەڵێم بە 1500 ئەڕوا ینی قەیرانی دارایی تەسیری کردووە بەڵێ ئەمە قسەی ئەم جووتیارەیە کە لە فیستیڤاڵی هەنزیر بەشداری کردو و دەڵێ ئێمە ساڵانە و ڕۆژانە لە تەقتەق بە نزیکەی 100 تەن هەنزیر دەردەچێت و وەک باس دەکات لە فیستیڤاڵەکە زیاتر ناساندن بۆ بەرهەمەکان دەکرێت و کەمتر فرۆشی هەیە و بەتایبەتیش لەم بارودۆخە دارایی ئێستادا